دوای ساڵێک لە دەرکردنی یاسای ڕەگەزنامە لەلایەن پەرلەمانی هیندستانەوە حکوومەتی وڵاتە بەردەوامە لەسەر پەرەپێدانی دووبەرەکی تایفی لەسەر بنەمای ئاین بۆ کۆکردنەوەی دەنگدەری زیاتر لە ساڵی 2021دا. گۆڤاری فۆرین پۆلیسی ئەمریکی لە راپۆرتێکدا کە ڕۆژنامەنووسی سربەخۆ و پسپۆر لە کاروباری سیاسی و یاساییدا بیتوا شارما ئامادەی کردووە دەڵێت لە ساڵی 2014ەوە کە پارتی ئیندۆسی بارات یا جاناتا گەیشتۆتە دەسەڵات ناڕەزایی لەو یاسایە گەورەترین ناڕەزایی جەماوەری بووە لە وڵاتە. ناوبراو جەخت لەوە دەکاتەوە ئەو ناڕەزایەتیە بەربڵاوە حکوومەتی نارێندرا مۆدی تووشی سەرسوڕمان کردووە و پێشبینیەوەیان نەکردبوو. هەروەکو ئەوەی ئێساش ڕوودەدات کە تایفەی ئاینی سێک دژی یاسای کشتتوکاڵ وەستاونەتەوە کە لەم نزیکانەدا دەرکراوە و پارتی دەسەڵاتدار ئەو دژایەتی سیکەکان با ناڕەزایەتی دژە نیشتیمان ناو دەبات لەگەڵەوەی شەرعیەت ناداتە ئەو ناڕەزایەتیانە، بەڵام لە کەناڵی تایبەتەوە گفتوگۆ لەگەڵ جوتیاراندا دەکات بۆ کۆتاییانان بە گەماڕۆی نێودەلهی پایتەخت. یاسای ڕەگەزنامە کە پەرلەمانی هیندستان لە کانون یەکەمی 2019دا پەسەندی کرد دەسەڵات دەداتە حکوومەتی وڵاتە کە ڕەگەزنامەی هیندی بداتە ملیۆنان پەنابەری سێ وڵاتی پاکستان و بەنگلادیش و ئەفغانستان بۆ ئەو مەرجەی کە موسڵمان نەبن. لە دوای ساڵێک لە دەرچوونی ئەو یاسایە و جوڵانەوەی دژایەتی جەماوەری ئەو وڵاتە پۆلیس بڵاوەی بەو خوێندکارانەی پایتەخت کرد کە لە ڕۆژی 15 کانونی دووەمدا بە داگیرسانی مۆم یادی قوربانیانی پارساڵیان کردەوە. نووسەر چاوەڕانی بەردەوامی ناڕەزایەتیەکان لە دژی یاساکە بە دژوار دەزانێت، بە تایبەتی بۆی بەردەوامی پەتای کۆرۆنا و ناشرینکردنی ڕێبەرانی ناڕەزایەتیەکان لەلایەن پارتی دەسەڵاتدارەوە، بە تایبەتی تریش پارتە ئەلمانیەکان کە پارساڵ خۆیان بە پشتیوانی ناڕەزایەتیەکان ناو دەبر بە تەواوی لەو هەڵوێستیان پاشەکشیان کردووە. گۆڤارەکە دەڵێت لە سەردەمی مۆدی ئیندۆسی ڕەگەزپەرستدا بەهۆی هاندانی پارتەکەی و چاوەشەکاری میدیاکەیەوە ژمارەیەکی زۆر لە هیندیەکان ڕق و کینەی شاراوایان لە دژی موسڵمانان ئاشکرا کردووە. دوانمونەیانەوە بوو کە یەکێک لە تراندە بازرگانیەکانی خشڵ لە دوای ناڕەزایەتێکی توندی ئیندۆسەکان ئەو ڕکلامەی کشاندەوە کە ئەتیای داژنێکی ئیندۆسی و سەرگیری لەگەڵ پیاوێکی موسڵماندا دەکات. حکوومەتی ویلایەتی ئۆتار پرادیش بە یاسای ئاگەوەی قەدەغە کردووە کە ژنەکان ئاینی خۆیان بگۆڕن کە گوایە لە ژێر گوشاردا ئەو کارە دەکەن، ئەوەش بۆ ڕێگری لە هاوسەرگیری ژنە ئیندۆسەکانە لەگەڵ موسڵمانەکان. گەرچی زوو ڕێکخراوە مرۆڤ دۆست و مافپەروەرەکان با بێدەنگی بەربڵاو دژی ئەو یاسایان، یاساکەش بۆتە بارێکی گران بەسەر حکوومەتی ڕەگەزپەرستی و وڵاتەوە، بەڵام هەر بەردەوامە لە سەری و مۆدی دەیەوێت دەنگی زیاتری ئیندۆسەکان بۆ پارتەکەی دەستەبەر بکات. پێشتر نەکرد دۆناڵد ترامپ چاوپۆشی لە حکوومەتی ڕەگەزپەرستی مۆدی دەکرد، بەڵکو لە کاتی سەردانەکەی بۆ هیندستان گەڕەک و بازاڕی موسڵمانانی پایتەخت سووتێنرا بە هەزاران کەس کوژران و بریندار کران. ترامپ بە وشەیەکی ژاماژەی پێنەدا چاوەڕوان دەکرێت بە هاتنی جۆ بایدن لە سیاسەتی ئەمریکادا گۆڕانکاریەک دروست ببێت کە قورساییە و یاسایە لەسەر حکوومەتی هیندستان بارگرانی زیاتری بۆ دروست بکات، وەک بەشێک لە پاشەکشەی گوتارە ڕەمەکیەکانی ڕاستڕەوان لە دوای شکستی ترامپ و ترامپیزم لە جیهاندا.